زرن بناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان لە ئامانج لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەمڕۆکە کۆتایی ساڵە ئێمە لە چاردەی پێنجی 2022 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕاماگەیاند کە دەست بە پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێت هەم وەکو یەکەم ساڵ وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێتن لەسەر ئەوانی لەسەر ئەوانی بودجێ پەرەپێدانی پارێزگایەکانە چ ئەوەی لەسەر بەرهێنانە لەسەر بە وەزارەتەکانە ئەمڕۆ کە دەمانەوێتن بە شێوەیەکی داتا ڕێژەی ئەو پرۆژانە بخەینە ڕوو ئەوەی کە لە چ بوارێکەوە پرۆژەکان جێبەجێ کراون و لەسەر ئاستی قەزا و ناحیە و گوندەکانیش ڕێژەکان چۆن دابەشکراون و چۆن جێبەجێکراون و ڕێژەی جێبەجێکردنەکانیان تا ئێستا چەند بووە و بەرنامەی مە بۆ ساڵی داهاتوو چ دەبێتن دەمانەوێتن ئەمە ئەم داتانە ئەمڕۆکە بخەینە ڕوو پێشەوەی دەست بە ئەم داتانە بکەین و دەمەوێت لێرەوە بەناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسێکی تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بکەین کە دوای بە بڕیاردانی ئیدارەی سەربەخۆی سۆران پاڵپشتێکی تەواوی ئیدارەی کردووە لە هەموو ڕوویەکەوە و ئەیمەی ڕاستپارت کە دەست بەجێ پرۆژەکانی خزمەتگوزاری بێخینە بواری جێبەجێکردن بە شێوەیەکی توکمە و بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئێمە سەرپەرشتی ئەو پرۆژانە بکەین و لەگەڵ ئەو تیمەی کە ئێمە پێکمان هێنا هەر لە مانجی هەفتەوە ئەو تیمە دروست کرا دەستمان بە کارەکان کرد پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی ساڵی 2022 بەو شێوەیە کە ئێستا بۆ ئێوەی ئازیز ڕوون کۆی گشتی پرۆژەکان لە ساڵی 2022 128 پرۆژە بووە لەو 128 پرۆژەیە 67 پرۆژە لە ناوەندی قەزای سۆران جێبەجێکراوە کە دەکاتە نزبێ 153 مێرگەسۆر 28 پرۆژەیە 122 ڕواندز 14 پرۆژەیە 111 چۆمان 18 پرۆژەیە کە 114 ڕێژەکەیتی کۆی گشتی 128 پرۆژە لە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکراون زۆری پرۆژەکان ڕێگاوبان زۆربەی زۆری ئەم پرۆژانە زیاتر لە ڕێگاوبان کراوە کە نزبەی 152 ڕێژەی ڕێگاوبانە 108 بینایەیە 113 پرۆژەکانی ئاوە 110 پرۆژەکانی ئاوەڕۆیە 112 پرۆژەکانی کارەبایە 105 پرۆژەکانی جۆرا و جۆرە ڕێژەی بودجەی تەرخانکراوە بۆ شار و گوندەکان ئەمە ئەو ساڵە هەوڵمانداوە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو بودجێ بەسەر هەموو قەزا و ناحیە و گوندەکان دابەش بکەین خۆتان نزان ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی بەرفراوانە گوندێکی زۆر دەکەوێتە ئەم ناوچانە ئێمە بە پێی توانە هەوڵمانداوە ڕێژەیەک لەو گوندانە ئەم ساڵە خزمەتگوزاریەکانیان بۆ ببین و ئەوانەیە کە تا ئێستاش پێویستە خزمەتگوزاریەکانیان بۆ بچیتن لە ساڵی داهاتوو لە بەرنامەی ئێمەدایە بە شێوەیەکی گشتی بەرنامەی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگجێکی تایبەت بە گوندەکان درن بۆ ئەوەی گوندەکان بە ئاوەدانی بمێنێنەوە ئەم ساڵە لەو ڕێژەیە بودجەی تەرخانکرا بۆ شار و گوندەکان ئێمە 130 ئەو بودجێمان بۆ گوندەکان تەرخان کردووە هەوڵمان داوە بە تایبەتی لە بواری ڕێگاوبان کێشەکانیان چارەسەر بکرێتن و بوارەکانی کارەبا و ئاویش لە گوندانە هەوڵمان داوە چارەسەر بکەین و لە ساڵی داهاتووش بەرنامەیەکی بەرچاو لە پرۆژەکانی گوندەکان جێبەجێ دەکەین بۆیە لەم ساڵی داهاتوو نزیکەی 130 ئەو بودجەیە کە هەم لە بەرەبەدانی پارێزگاکان و هەم لەسەر بودجەی وەبەرهێنانیش لە گوندەکان سەرف کراوە لە بەنسبەت ڕێگاوبان لە قەزای ناوەندی سۆران 144 لەو پرۆژانە بە ڕێژەی 144 لە ڕێگاوبان سەرف کراوە 123 لە چۆمان 111 لە ڕواندز 122 لە مێرگەسۆر ئەو پرۆژانەی ڕێگاوبان جێبەجێ کراوە لەم ڕێژانی ڕێگاوبان جارێکی کە ئێمە دەمانەوێتن تیشک بخەینە سەر ڕێگاوبانی گوندەکان کە وەکو دیارە لە پێشتان ڕادیارە لە سۆران 128 لەو بودجەیە کە بۆ ڕێگاوبان تەرخان کرابوو لە گوندەکان سەرف کراوە 172 بۆ سنتەری شار و ناحیەکان سەرف کراوە مێرگەسۆر 131 بۆ گوندەکان سەرف کراوە 131 ببرن بۆ شار 169 بۆ مێرگەسۆر بۆ گوندەکان
ئەگەر تێبینی بکەن چونکە مێرگەسۆر سنتری قەزای مێرگەسۆر بە بەراورد لەگەڵ ناوچەیەکی بەرپەرەوانی گوندەکان کەمترە، بۆیە زۆربەی زۆری پرۆژەکانی ڕێگاوبان لە مێرگەسۆر لە گوندەکان جێبەجێ کراوە. بە هەمان شێوە لە ڕواندز 1939 بۆ گوندەکان سەرف کراوە، 1961 بۆ شار سەرف کراوە، لە چۆمانیش 1934 پرۆژە ڕێگاوبانەکان لە گوندەکان جێبەجێ کراوە، 1966 لەناو قەزا و ناحیەکان سەرف کراوە. بەنسبەت ڕێگاوبان نزیکەی 400 گوند ڕێگای ڕز و باغ و کوێستانەکانیان بۆ دروستکراوە و نۆژەن کراوەتەوە. ئەم ساڵی مە هەوڵمان داوە ئەو گوندانێک کە بە تایبەتی لە هاوینان کاری کشتتوکاڵی و ئاژێڵداری دەکرێتن کار ئاسانیان بۆ بکەین و ڕێگا گوندەکانیان بۆ خاین بکەین و بە بەرنامەیەک دەستمان پێ کرد. هەوڵماندا زۆربەی ئەو گوندانێک کە پێویستیان پێویستن ڕێگای گوندەکانیان بۆ خاین بکرێتەوە تا ئەوەی بتوانن بە ئاسانی شکارەکانیان لێوێندران بکەن. بە گوژمەی زیاتر لە 20 میلیارد دینار بۆ پرۆژە گەورەکانی ڕێگای سەرچیەکان و ڕێگای گوندەکان تەرخان کراوە. دیسانەوە ئەمە هەوڵمان داوە ئەو ڕێگا سەرچیانەی کە بۆ چەند گوندێک دەسێتن ڕێگامان مەسەرەن پرۆژە هەیە 56 گوند دەکەوێتە سەر ئەو ڕێگایانە. دیسان هەوڵمان داوە لە بەرنامەی بودجەی پەرەپێدانی پارێزگا و هەم لە بودجەی بەرهێنانیش هەوڵ بدرێتن ئەو ڕێگا سەرچیانە بۆ گوندەکان بکرێتن تا بتوانن بە ئاسانی هاتوچۆ بکەن. ئەوانەی کە لەناو گوندەکانیشە هەوڵمان داوە شەقامە ڕئیسیەکانی ناو هەر گوندێک بیکەین بۆ ئەوەی هەم سیمایەکی جوان بدات و هەمیش خەڵک بە ئاسانی هاتوچۆی ناو گوندەکانیان بکاتن. ئەم ساڵە لە شێخان گوندی شێخان نزیکەی بە 206 میلیۆن و 824 هزار دینار پرۆژەی کرداوکردنی شێخانمان جێبەجێ کرد. بابچێ لە منطقەی مێرگەسۆر بە گوژمەی 797 میلیۆن و 477 هزار، گەزنە بە گوژمەی 300 میلیۆن بە دوو قۆناغ شەقامی ڕێگای گوندی گەزنمان کە باسی گوندی گەزنە دەکەین هەر گوندێک لەوانە چەندین گوندیش کەش دەکەوێتە سەر ئەو زادێ شەرت نەی لە ئەو گوندە کە ناوی دێنی، بەڵام بە ڕێگایەکە بەو گوندەوە ناسراوە. بێخاڵ زیاتر لە 101 میلیۆن دینار بۆ بێخاڵ تەرخان کرا و سەرف کرا. بارزان سەڤرە کە ڕێگایەکی سەرەکی بوو زیاتر لە ملیارێک و 130 میلیۆن دینار و 620 هزار دیناری تێدا تەرخان کراوە. کارەکانیشی ئێستا لە قۆناغی کۆتاییدا کە ئەمە کێشەیەکی گەورەی هاوڵەتیان لەو ناوچەیە چارەسەر دەکات. جوندیان کاولەکان بە گوژمەی نزیکەی 100 میلیۆن کە ئەمەش ڕێگایەکی سەرەکیە. ئەم ساڵە لە بودجێ پەرەپێدانی پارێزگاکان ئەو ڕێگایمان نۆژەن کردەوە. کەڵێتا یەکێکە لەو گوندانەی لە ناحیەی وەرتی سەر بە قەزای ڕواندز کە خەڵکێکی زۆر لەو گوندەیە ئەم ساڵە بە نزیکەی لە 949 میلیۆن دینار و 575 هزار دینار ئەم پرۆژەیەمان خستە بواری جێبەجێکردن کە ئێستا قۆناغەکانی دەستی پێکردووە. پیران مێرگەسۆر بە هەمان شێوە کە ڕێگایەکی زۆر سەرەکیە لە قەزای مێرگەسۆر بە ملیارێک و 899 میلیۆن و 110 هزار دینار ئەم پرۆژەیەمان خستە بواری جێبەجێکردن کە ئەمەش کێشەیەکی گەورە لەو ناوچەیە چارەسەر دەکات. بە هەمان شێوە لە ساوە سەر بە ناحیەی خەلیفانی قەزای سۆران ئەمەش یەکێکە لەو ڕێگاوانەی کە چەندین گوندی دەکەوێتە سەر و ئەوانە هەموو خەرجی کشتتوکاڵی ناوچەیەکی استراتیژی بەرفراوانە کە دەبەسترێتەوە بە دیوی پارێزگای دهۆک. لەو لای پارێزگاری دهۆک شەقامەکە هاتوو تا سەر سنووری ئیدارە سەر بەخۆی سۆران. ئێمەش هەوڵمان داوە ئەو دوو شەقامە بگەینینە یەک بە گوژمەی زیاتر لە ملیارێک و 115 میلیۆن و 799 هزار ئەم ڕێگایانمان دەست پێ کردووە. قۆناغەکانی باش بڕیوە ئیشەڵا لە ئانیەشی نزیک تاوا دەبێتن. باژێر ئامیش گوندێکە کە 110 میلیۆن دینارمان بۆ تەرخان کردبوو شوێنەکەیان ڕێگاکان بۆ خێرتاو کرا. لەگەڵ چەندین پرۆژەی تریش کە گوژمەکانی کەمترە لێرکانە ئاماژەمە پێ نەکردو، بەڵام ئەو پرۆژانێک کە بە گوژمەیەکی زیاد و پرۆژەی استراتیژی بوون ئێمە لێرکانە خستمانە ڕوو. بەنسبەت بینایەکان ئێمە زیاتر 163 تەرخانکرا بۆ بینایەکان بوو چونکە ئەم ساڵە ئیدارەی سەر بەخۆی سۆران زۆربەی ئەو بینایانە کە پێویستی بە نۆژەنکردنەوە هەبوو یان پێویستی بە دروستکردن هەبوو وەکو بۆ ناو سەنتەری سۆران وەکو ئیدارە 163 ئەو بودجێ لە ناو ئیدارەی سۆران سەرف کراوە. 107 لە چۆمانە، 111 لە ڕەواندزە، 190 لە مێرگەسۆرە. زیاتر لە 20 بنکەی تەندروستی کاری نۆژەنکردنەوە و دابینکردنی کەلوپەلی بۆ ئەنجام دراوە.
بە شێوەیەکی گشتی نزیکەی سەروی 100 قوتابخانە ڕۆژن کراوەتەوە. ئێمە لیژنەیەکمان دروست کرد لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەوەی سەردانی هەموو ئەو بنکە تەندروستی و قوتابخانە بکاتن کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. بە دڵنیاییەوە قوتابخانەیەکی زۆر لە سنووری هێلوانە نەماتوانی بتن ئەم ساڵەوەکو پێویست هەموو ئەو قوتابخانە نۆژەن بکەینەوە، بەڵام هەنگاوێکی باشمان هاوێشت و بودجەیەکی تایبەتیشمان بۆ تەرخان کرد بە تایبەتی هەم لە نۆژەنکردنەوە هەم لە دابینکردنی کەلوپەلەکان. وەزارەتی پەروەردەش ئەم ساڵە کەلوپەلێکی زۆر باشی بۆ ئەم قوتابخانە دابین کردو کە حسەی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش دیاری کراوە، بەڵام ئەمە دەمانەوێت زیاتر پەرەبوو کەرتە بدەین و زیاتر کێشەکانیان چارەسەر بکەین. پرۆژەکانی ئاو خۆتان نەزانن لە بابەتی وشکە ساڵی ئەمە هەوڵمان داوە بەرنامەیەکی تەواو بدابنێن بۆ ئەوەی چارەسەری کێشەی ئاو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین و بابەتی تەنکەرینگ بەرەو نهێشتن ببین و بەرنامەیەکی تەواومان بۆ دانابوو. ئەم ساڵە لە پرۆژەکانی ئاو 156 لە ڕێژەی ئەو پارەیە بۆ ئیدارەی سەربەخۆی بۆ قەزای سۆران دەرخان کرابوو، 127 بۆ چۆمان، 105 بۆ ڕواندز و 112 بۆ مێرگەسۆر پرۆژەکانی ئاوی ترا جێبەجێکرایان. بابەتی ئاوەڕۆ ئەوەش گرنگیشی تایبەتیمان پێداوە بەڕاستی بە تایبەتی لەناو سەرکردی سۆران زۆر شوێن هەبوو کە پێویستی بە هەبوونی دانانی ئاوەڕۆ هەبووە. ئەم ساڵە هەنگاوێکی زۆر باشمان هاوێشت بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوەڕۆ. 146 لەو پرۆژانە لە سۆران جێبەجێکراوە، 130 لە چۆمان، 110 لە ڕواندز و 111 لە مێرگەسۆر جێبەجێکراوە. زیاتر ئەو پرۆژانێک کە ئاوەڕۆنە لە ناو سنتەری سۆران زیاتر پێویستی پێ بووە. نزیکەی 130 ئەو پرۆژە گەورەکانی ئاوەڕۆیەکان ئەنجام دراوە کە بڕی گوژمەی بە نزیکەی 3 میلیارد و 236 میلیۆن و 670 هزار دیناری بۆ تەرخان کرابوو. پرۆژەکانی ئاوەڕۆیەکان چەند نمونێک لەو پرۆژانێک کە گریگ بوون ئێرانە ئشارەتیان پێدەرێن، ئەویش ئاوەڕۆی سندوقی لە دیانای کۆن و گەڕەکی نەورۆز و گەڕەکی برایەتی و جوندیان کە ئاوێکی پیس و وەژینگەکەی پیس کردبووە لە هەم بۆنێکی ناخۆش کە بەناو سنتەری ئەو شارانەدا بەناو قەڵەباغیدا تێدەپەڕی. بۆ ئێمە هەوڵماندا ئەم ساڵە گوژمەیەکی تایبەت بۆ دروستکردین ئەو ئاوەڕۆی سندوقیانە تەرخان بکەین و ئێستاش پرۆژەکان بە شێوەیەکی زۆر کوپێک بەڕێوە دەستن و لە قۆناغەکانی کۆتاییدان. دروستکردنی جۆگەی کراوە لە قەزای چۆمان بە هەمان شێوە دەستی بەکارەکانی کردیە. دروستکردنی ئاوەڕۆی لولەیی لە گەڕەکی ئەیلول، دروستکردنی جۆگەی کراوە لە گوندی هەسنێ و چەندین پرۆژێت کەشی ئاوەڕۆ. ئێمە لە زمنی ئەو پرۆژانەی خزمەتگوزاری کە ناو بەرنامەماندانە بوو لە ساڵی 2022 پرۆژەکانی ئاوەڕۆ بوو کە بەنسبەت ئێمەوە پرۆژەی گری بوون بە تابەتی ئەوانی کە دەکەوتنە ناو سنتەری شار. پرۆژەکانی کارەبا ئەم ساڵە پرۆژەی باش کارەبا لە چەند پرۆژەیەکی استراتیژی جێبەجێکران و سۆران 153 پرۆژەکانی کارەبای تێدا ئەنجام درراوە، چۆمان 113، ڕواند 118، مێرگەسۆر 116. طبعا ئەم ڕێژەیە لەوانەیە هەندێک پرۆژەی استراتیژی هەیە کە بۆ هەموو ئەو قەزایانێک کە سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ نمونە ئێمە هێلی 132 کەیڤیمان هەیە بە زیاتر لە 13 میلیارد پوینت 2 کە سۆران بە چۆمان دەبەستێتەوە بۆ یەکەم جارە ئەم هێلا دەگاتە قەزای چۆمان و تا حاجیومەرانش دەستێتن کە یەکەم جاری شەکارەبای نیشتیمانی دەگاتە ناحیە حاجیومەران. ئێستا ئەو پرۆژەیە لە بواری جێبەجێکردندا و قۆناغەکانی زۆر باش بڕیوە لە هەندێکی نزیک ئێستا قۆناغی کۆتایی. بە هەمان شێوە ئێمە مۆبایلی پردی حافزماندانە بە نزیکەی ملیارێک و 400 میلیۆن. ئەم پرۆژەیەش ئێستا لێوێنرا لە کارکردندایە و پرۆژەی مۆبایلی دێلیزیانش بە گوژمەی ملیارێک و 400 میلیۆن کە ئەوش ئێستا ئیش دەکات و کێشەیەکی باشی چارەسەری کارەبای لەو ناوچەیە کردووە و مەحاویلەی سیدەکان کە ئێستا گەشتوتە جێ نزیکەی لە سەروی 400 میلیۆنی بۆ تەرخان کرابوو کە ئەوش کێشەی مەحاویلە لە قەزای سیدەکان چارەسەر دەکاتن. پرۆژە جۆراوجۆرەکان کە زۆربەی زۆرش پرۆژە جۆراوجۆریشمان هەبووە کە 156 لە سۆران جێبەجێ کراوە، 111 لە چۆمان، 128 لە ڕواندز و 105 لە مێرگەسۆر. ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی هەر قەزایەک لێرانە کەمە پرۆژانەمان دەست پێ کردووە. ئێمە ماوەیەکی کەممان لە بەردەستیدا بوو لەبەرەوەی وەرزی زستان هات. ئەمە پێشتریش ئەوەمان دووپات کردەوە کە هەوڵ دەدەین زۆرترین پرۆژە بە تایبەتی پرۆژەکانی ڕێگاوبان پێش هاتنی وەرزی زستان بێخینە بواری جێبەجێکردن، بەڵام وەختێکی زۆرمان لە بەردەستدانە بوو، بەڵام بە
هیمەتی بەشی ئەندازە و هەموو ئەو برادرانە ئەو تیمانێکە بێکەوە ئیشمان کردووە. ئێستا ئێمە بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم لە پێش هەموو قەزا و لە پێش هەموو ئیدارە سەربەخۆکان و پارێزگایەکانیشن لە جێبەجێکردنی ئەو پرۆژانە بۆیە لە ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی هەر قەزایەک ئەگەر بە قەزا سەیری بکەین سۆران نزیکەی 174 ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی هەیەکەوە ژمارەیەکی باشە. مێرگەسۆر 166 واردس 158 چۆمان 188 بە کۆی گشتی پرۆژەکانی ئیدارە سەربەخۆی سۆران ئێمە نسبەی جێبەجێکردنی پرۆژەکانمان لە سەروی 176 کاوەش ڕێژەیەکی زۆر باشە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە. ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکانی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە ئەوە ڕاستەوخۆ سەر ئێمە سەرپەرشتیمان دەکرد ئەمەشیان زۆر ژمارەیەکی دڵخۆشکەرە کە ئەمەتوانی بیتمان لە ماوەی ئەو چەند مانگە و پرۆژانە جێبەجێ بکەین. لەو تقریبا نزیکەی 46 پرۆژەمان هەبووی پەرەپێدانی پارێزگاکان 22 پرۆژە لەو ئانە کۆتایی پێ هاتووە 151 ئەو پرۆژانە تەواو بووینە 116 کە 7 پرۆژەیە پێش ساڵی نوێ ئەم پرۆژانە بە کۆتایی دێت کە نسبەکەی 30 پرۆژە لە کۆی 46 پرۆژە بە تەواوی تەواو دەبن پێش کۆتایی ساڵ کە ئەمەش ژمارەیەکی زۆر باشە بە بەراورد لەو تیمێکە لە بەدەستماندا بووە بە بەراورد کە ئەو کاتێکە لە بەدەستماندا بووە. 133 پرۆژە لە مانگەکانی سەرەتای ساڵی داهاتوو ئەوانش کۆتاییان پێدێتن کە ئەمەشان هەر ژمارەیەکی زۆر ڕوون و بەرچاوە تقریبا لە ساڵی داهاتوو ئێمە دەتوانین بینین 100% ئەو پرۆژانە ئەوانی کە بۆ ساڵی 22 بەرنامەمان بۆ دانابوون وەکو خۆی کە بەرنامەمان بۆ دانابوون ئەم پرۆژانە جێبەجێکرا. بەڕێزان لێرەوە دەمەوێت جارێکی کە سوپاسێکی تایبەتی ئەو تیمێک کە بەیەکەوە ئیشمان کردووە و بەشی هونەری کە لە ناو ئیدارە سەربەخۆی سۆران بەو ستافە کەمێک کە لە بەردەستماندا بوو بەڵام بە هەبوون بە شەونخوونی وان و بە باندیبوونی هەموو لایەک توانیمان ڕێژەیەکی بەرچاوی ئەو پرۆژانە لە ساڵی 2022 کە یەکەم ساڵە ئێمە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران ئەو پرۆژانە لەلایەن ئێمەوە جێبەجێ دەکرێن بتوانین زۆرترین ڕێژە جێبەجێ بکەین کە پێشتریش ئەم بەڵێنەمان بە هاوڵاتیانی خەڵکی سۆراندا کە ئێمە هەوڵ دەدەین زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری بێخینە ئەم ناوچەیە و بە پاڵپشتی و هاوکاری خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە هەر لە سەرەتاوە پەیامی جەنابیان ئەوە بوو کە ئێمە بچین ئەو پرۆژە خزمەتگوزاریانە بە ڕێکوپێکی جێبەجێ بکەین و لێرەوە دەمەوێت ئیشارەت بە خاڵێکی دیکە بکەم ئەوانە داتای جێبەجێکردنی ئەو پرۆژانە بوون لە کۆبوونەوەیەک لە چەندین کۆبوونەوەش لەگەڵ ئەو بەڵێنەرانەمان کردووە کە ئەو پرۆژانە لە ناوچەیە جێبەجێ دەکەن و پەیامی ئێمە بۆ بەڵێندەرەکان زۆر ڕوون و ئاشکرا بووە. هەوڵمان داوە بەڵێندەرەکان ببنە بەشێک لە ئیدارە یعنی نەک ئەوەی ببینە ئیدارە ببینە مراقب بەسەریانەوە ئەمە داوامان لێکردن ئەوان خۆیان ببنە مراقب بەسەر پرۆژەکانیانەوە و خۆیان هەوڵ بدرێتن لە نەتیجە ئەوانش خەڵکی ئەم ناوچەیان و خەڵکی ئێرەکانن و خەڵکی ئەو وڵاتن هەوڵ بدرێتن پرۆژەکان بەڕێکوپێکی جێبەجێ بکرێتن. ئێمە تێبینیمان هەبوو لەسەر زۆری ئەو پرۆژانە ئەم ساڵە و ئاگاداریشمان کردنەوە ئێمە میکانیزمێکمان داناوە هەر کۆمپانیاک یان هەر شوێنێک ئەو بەڵێندەرانە لێرانە فایلێکی بۆ کراوەتەوە چاوپۆشی لە هیچ کەم و کوڕیەک ناکەین و هەر لە هەر پرۆژەیەشیش کەم و کوڕی تێدا بێتن ئێمە بەدەر لەوەی کەم و کوڕەکانە پێچارەکەینەوە بەدەر لەوەی کە سزاشان دەدرێتن ئێمە میکانیزمێشکمان داناوە نقاطمان بۆ داناوە ئەوانە لە خاڵەکانیان کەم دەبێتەوە لە هەر پرۆژەیەک سەرپێچی بکەن دوای ئەوەی کە سەرپێچیەکان تەواو بڕیاری لەسەر دراو و پێشیان چاکراوە لەوێ خاڵەکانیان لێ کەم دەکرێتەوە ئەو پرۆژان ئەو بەڵێندەرانی کە خاڵەکانیان لە دەست دەدەن لەوانەیە بۆ ساڵێک بۆ 2 ساڵ بێ بەش بکرێت لە پێدانی هەر پرۆژەیەک چونکە ناکرێتن ئێمە بەتەنی هەر خەریکی مراقبە و بە دوواداچوون بیتن دەبی ئەوانش بەخۆیان هەوڵ بدرن کە ستافی باش و تیمی باش و ئەندازیاری باش لەسەر پرۆژەکانیان دابنێن بۆ ئەوی پرۆژەکانیان بەڕێکوپێکی ئەوەی دیکە احتیمالە لە ڕووی قانونیشەوە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەکیان نەبێتن بەڵام کە پرۆژەیەک شەقامێک پاشی ساڵێکیان پاشی 2 ساڵ یان بینایەک خەلەلی کەتە ناوێ ئێمە ئەوە دەکەینە قیاسی خۆمان ئەوە دەکەینە پێوەەر بوو ئەوەی ئایا
ئەم بەڵێندەرە یان ئیشەکانی بەڕێکوپێشی کردی یان بەڕێکوپێکی نەکردی ئەوەش دیسانە وەزارەتگا دێخینەوە سەر ناو مەلەفی ئەو بەڵێندەران بۆیە لێرەوە من داوایان لێ دەکەم وەکو یەک تیم وەکو ئەوەی کە ئەوانش خاوەنی ئەو شارێنە وەکو ئەوانش کە خاوەنی ئەم وڵاتەنە هەوڵ بدرێتن پرۆژەکانیان بەڕێکوپێکی جێبەجێ بکەن نەک هەوڵ بدرێتن کە ئێمە ببینە مەراقی بەسەر سەریانەوە یان ئێمە هەوڵ بدرێتن بە دڵنیاوی ئێمە ئیشوکارەکانی خۆمان دەکەین بەڵام باشتر ئەوان هاوکارمان بن لەگەڵ لێرانە و لێرە شەوەڕا دەگەنین هیچ پرۆژەیەک هەر کەم و کوڕێک چێ بتن ئەوانە کە جێبەجێ کراوە هیچیان چاوپۆشی لێ ناکرێتن و هەمووشیان وەکو خۆی دەبێ ڕاست بکرێتەوە بەڵام بەدەر لەوەی کە هەوڵ دەدرێتن پرۆژەکانیان جارش کە ڕاستەڕێ بکرێتەوە ئێمە سزایی زیادەشمان داناوە هیوادارین ئەو سزایان نەبێتن هیوادارین ئەوان خۆیان هەست بە وەرپرسیارەتە بکەن وەکو ئێمە بە دڵنیاییشەوە بەڵێندەری زۆر باشمان هەیە و ئێمە لە نەتیجە چەند بەڵێندەرێکی باشمان هەبێتن بتوانین ئیشەکان بکەن باشتر لەوەی کە چەندین بەڵێندەر هەبێتن کە بە شێوەیەکی ئیمکانەتیشان نەبیت و ئەو خیبرەیەشان نەبێت لە جێبەجێکردنی پرۆژەکانەوە ئەمە ئەو ساڵە ئەو کەم و کوڕیان ئەم ساڵەکە هەبووە لە جێبەجێکردنی پرۆژەکان بە دڵنیاییەوە لە ساڵی داهاتوو زۆر باشتریش دەبێتن و هەوڵ دەدرێتن ئەو کە سوود لەو هەڵانە وەربژێتن ئەوانی کە پێشتر کراون لەگەڵ بەڵێندەرەکان بە شێوەیەکی بەرزتر و باشتر ئەم پرۆژانە جێبەجێ بکرێتن و لێرەوە لە کۆتایی دەمێ و سپاسی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم کە لە دەستپێکی ئەم پرۆژانە ئەمە داوامان لێکردن کە هاوکارمان بن بە خۆشحاڵیەوە زۆر هاوکار بووینەوە و داوا لێبردویان لێ دەکەین ئەگەر لە کاتی جێبەجێکردنی ئەم پرۆژانە کێشە و گرفتیان بۆ دروست ببتن بە تایبەتی لە ڕێگای هاتوچۆ لە ڕێگای ئەوانەی کە ئێستا وەرزی زستانی شاتێ لەوانەیە هەندێک شوێن کە ما بێتن ئێستا تەواو نەکرابێتن بەڵام با پش و درێژی لەگەڵمان بن لە ئایندەیەکی زۆر نزیک و خۆشمان ڕاستەوە خۆ چاودێری ئەو پرۆژان دەکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئێمە هەر تەرکیزمان لەسەر کوالەتی نەکردێتەوە بەڵکو تەرکیزمان لەسەر خێرای جێبەجێکردنی ئەو پرۆژانش کردوێتەوە کە بە خێرایەکی باش جێبەجێ بکرێتن هەر بەڵێندەرێک ئەگەر ئیمکانیەتی هەیە تەنها ئیمکانەتی سێ پرۆژەی هەیە با پرۆژێ چوارەم بەرنەگرێت پێنجەم بەرنەگرێتن بۆ ئەوەی ئەو سێ پرۆژەی بتوانێتن بەڕێکوپێکی ئەنجام بدرێتن جارش کە لێرەوە سوپاسی تیمی هونەری لە ئیدارەی سەربەخۆی سۆران و هەموو ئەو ستافانی کە ناو ئیدارە بووینە توانیمان بێکەوە وەک تیم کار بکەین و زۆرترین پرۆژە لە پێش هەموو پارێزگا و ئیدارەکانی سەربەخۆی هەرێمی کوردستان بین لە ڕێژەی جێبەجێکردنی ئەو پرۆژانە و جارش کە بەخێراتنی ئێوەش دەکەم بۆ کوڕاگەن کار کە ئێوەش دەورێکی سەرەکیتان هەبووە لە ڕۆمالکردنی ئەو پرۆژانە و هیوادارم لە هەر شوێنێکیش کەم و کوڕیتان بەرچاوکە چاوپۆشی لێ نەکەن و چ لە ڕێگای ڕاگەندەکانی خۆتان چ لە ڕێگای تیمی ڕاگەاندنی ئێمە ئاگدارمان بکەنەوە لەوە دڵنیا بن نایهڵین هیچ پرۆژەیەک هەمومان خۆمان بەخاون دەزانین هەمومان خۆمان بەخاوەنی ئەو شارەش دەزانین ئەو وڵاتەش دەزانین بۆیە هەمومان دەبینە ڕەقیب بەسەر چۆنێتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە زۆر سوپاستان دەکەم. پرسی بەنداو یاخود بابەتی بەنداو بەچێ دەشواشکرایە خەریکە بابەتی ئەو لە سەراسەری جیهانیش دەبێتە هەڕەشە مەدرسەیەکی جدی سۆرانیش ناوچەیەکی لەبار پرسیاری دۆمیشم کارگەی ڕسایکل تا ئێستا لە سۆران بێ ئەم کارگەی ستان کردووە بۆ ئەوەی لە ساڵی دابێت ئەم پرۆژە بکرێتەوە جێبەجێکرد ئەوکو باسمە کە لە سەرەتا ئەمە لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە هەوڵماندا بابەتی پرۆژەکان بێخینە بە بەردەستی ئێوەی عەزیز بەڵام بەنزت پرۆژە استراتیجیەکان هەم پرۆژێ بەنداوەکان ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ئەو کێشەیەکی وەکو خۆشت باست کرد کێشەیەکە لەسەر ئاستی جیهانیش ئەو کێشەیە هەیە و سۆران شوێنێکی زۆر لەبارە بۆ ئەوێ بتوانین سوود لە بەنداوەکان وەربگرین پرۆژێ باشمان لە بەردەستدایە هەم بە پۆند دروستکردنی پۆند یان دروستکردنی بەنداو ئینشاڵڵا دەستەنەستمە ناوبردەکاریەکان بەڵام ئێمە زۆر جارم باسی ئەوەمان کردو بە زستانان کێشەی لافاومان هەیە بە هاوینە کێشەی وشکە ساڵیمان هەیە دەبێت ئەو باڵانسەرا بگرین بە دروستکردنی بەنداو کە گرنگترین شتیش ئەوەیە کە ئێمە سەرچاوی ئەو ئەوانە لە ناو سۆران زۆربەی سەرچاو ئاوەکان بەنسبەت ڕیسایکلینیش ئەمە لەگەڵ کۆمپانیاک لەسەر خەتین کە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکان و خودی سەرۆکی حکوومەت زۆر گرنگی بۆ بابەتە دەداتن و ئێمە چەندین کۆبنەوەمان کردووە هەوڵ دەدرێتن بە ئایندەیەکی زۆر نزیک کارگەیەکی ڕیسایکلین کە بیستبوونی ژینگە کاریگەریەکی زۆر نێگەتیفی کردو دەست بە تایبەتی ناوچەمە ناوچەیەکی گەشتیاریە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک لەگەڵ ئەم کۆمپانیانە بکەینە ئەنجام بۆ ئەوەی ئەم کارگەیە دروست بێ. بێگومان ئەو پرۆژانی باست کرێبین کە
سۆران و بەگشتی ئیدارەی سۆران ڕەنگە لەو ساڵی دادێ قۆناغەکەی کەس گلەیی لەوەی نییە بەڵام ئەوەی کە زۆر کەم و کورتی بوو ئەم ساڵ لە بواری ژینگە بوو یعنی درەنگ گەیشتنی سوتەمەنی بەو ناوچەیەوە پەنابردنی خەڵک بۆ داربڕین ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ژینگە زیانی زۆری کرد ئەوەیان یەک دو ساڵی ئایندە چیەکەن بۆی دیسانە و کاوکاری ژینگە نەبی ئەوەی دیکەیان پێداچوونەوە بە غەسالەکانەوەی کە لە دەم لە ناو ڕووبارەکاندا کارەکەم سەرەتای هاتنی بەڕێز بەوە مهتەم بووی بەڵام جارجارە توند و جارجارە شلەبیت بەڵێ طبعا بەنسبەت ژینگە تازە شارتم بە قسەیەکدا کە لەنەتیجە ئێمە دەبێ هەموو خۆمان بخەون ئەو وڵاتە ئەو شارە بزانین ژینگە ڕاستە ئێمە بەو لە خلالی ساڵێکە ئەمە ئیدارە دروست بووە و ئێمەش سەرقاڵی دروستکردنی ئەو ئیدارەیە بووینە چونکە هیچ شتێکمان لە بەردەست نەبووە یەکسەر پرۆژەکانی هاتن یعنی ئێمە ئەوەندەی سەرقاڵ بن خۆتان نەزان کێشەکانی پێشتریش کە تەراکمی کردبوو ئێمە لەوانەیە بڵێم ئەو هەندە فریاکەوتینە بەڵام بەپێی توانە هەوڵمانداوە لە هەموو بوارەکان کار لەسەر هەموو ئەوانی گرینگن بە تایبەتی ژینگە بۆیە لە ساڵی دابێتن زۆر لەو بابەتانە جیاواز دەبێتن لە ساڵی یەکەم ئەمە ئەم ساڵ ئەگەر تەواو ئیدارە سەر بەخۆی سۆران دروست بە ئەو تیمەیە ئێستاوا خەریکین لە ساڵی دابێتن ئەم تیمان هەموو هەرێکە سەوکاری خۆی بکات و ئیشی خۆ بکات و هەندێک گۆڕانکاری بکرێتەوە بەڕێوە بەرێتە گشتیان لێرکانە دەست بەکار بن لەوە دڵنیا بین کە ئیشەکانمان هەم باشتر بەڕێوە دەچن و هەم ڕۆتیناتیش کەمتر دەبێت و هەم بە ئاسانتریش کۆنتترۆلی ئەو کێشانێک کە جەناب تازە ئیشارەت پێدا دەکرێتن بە هەمان شوێ بەنسبەت غەسالەکانیش غەسالەکان ئێمە ئێستا شەرتونتی لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکان بەسەر ئەو غەسالانەدا بەڵام لەوانەیە لە ڕابردوو کە لە هەولێر کۆنتترۆل کراون لەوانەیە ناتوانانی بتن وەکو پێویست بە بەردەوامی سەردانیان بکەن بەڵام ئێستا ئێمە لیژنی شتایبەتیمان پێکێناوە بە بەردەوامی لەسەریان تون دەبین و تونتریش دەبین تا ئەو کاتی ئەوان ئەو ڕێنمایانە جێبەجێ دەکەن لەوانەیە ئێستا وەکو پێویست نەبێتن بەڵام دەستمان پێ کردووە دەستمان پێ کردو ئێستاوە پەیامە گەیشتوتەوانیش ئێستا کار لەسەرەوە دەکەن کە بتوانن بە شێوەیەکی زانستیانە ئەم کارگانە بەکاربێنن لە کۆی ئەو چالاکانی باس کرد نەوەندی کۆی تەرخانکراوی بودجێ بۆ ئەو پرۆژانە چەند بوو ئایا لەسەر 7 ملیار دیناری بوو کە یەکەم جار ئەلان کرد یان بودجێ زیاتر لە حکوومەتەوە هاتووە و هەروەها ئەو بەڕەپارەی کە ئیدارەی سۆران تەنیا وەک شیرنی دەست بەکاربوونی ئیدارەی سەربەخۆیە یان لە ئایندەدا هەمان ئەو پرۆژەی دێتە سۆران بۆ هەمان ئەو پارە تەرخانکراوە بۆی پرۆژەکانی پێ بکەن پرسیاری دومیشم لەمە بەر هەلی کار ئەلانتان کرد هەلی کار لێرە ئەڕخسینن گەیشتە چێ و قۆناغا و گلەی هاوڵاتیان ئەوەیە زۆر پرۆژە ئەکرێ بەڵام نەیتوانی هەلی کار بۆ هاوڵاتیان بەڕخسێن بۆ کارەکان چێ کۆمپانیەکان بەشێک لە کرێکارەکان لە دەرەوەی سۆران بێت بۆ هەلی کار لە سۆران ناڕسێ کۆی ئەو پرۆژانە خەڵکی سۆران تێدا ئیش بکات بەنسبەت پرسیاری یەکەمت ئێمە ئەو 7 ملیار و نیو کە لەسەر بجێ پەرەپەدانی پارێزگایەکانە ئەوەی باشەکە وەکو باسم کردێت توانیمان زۆربەی زۆری ئەو پرۆژانە جێبەجێ بکەن لە کاتی خۆیدا کاوە بۆیە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان ئەو پرۆژانە چونەتە بواری جێبەجێکردن بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە من ناسمە ناوردەکارەکان لە بەرچی ئەمە تقریبا زۆر بەمان بێکەوە دەست پێ کرد و بە شەون خوونی برادران کە زۆر جاران تا درەنگانی شەویش ماینەوە بۆ ئەوی بتوانین کاتەکەمان کەم لە بەردەست مابوو ئەوە لەسەر بجێ پەرەپەیدانی پارێزگاکان ئێمە وەبەرهێنانیشمان هەیە سەر بە وەزارەتەکانە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوانی کە باسمان کرد زۆربەی ڕێگاوبانەکانی دەرەوەی سنووری شارەوانی لەسەر وەزارەتی وەبەرهێنانی ئاوادانکردنەوە بووە زۆرشیان مەسەڵەوەی وەزارەتی کارەبا بووە ئەوەی دیسانی ئاو سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بووە ئەوانە کە بووان تەرخان کرابوو لەسەر بە بەڕێوەبەراتیانە بوو ئەو گوژمێ هەندێکم ئشارەت پێدا ئەوانی کە ڕێگاوبانەکان کە تازە شارەتم پێدا لەگەڵ ئەوانەی کە کارەبا بوون گوژمەکان و ئشارەت پێدا بەڵام کۆی گوژمەی بەڕێوەپێدانی و بەرهێنانمان ئەوە نەکردوانی دەرمانی چەند پرۆژەکرا بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان لەسەوەیە لەسەر جێبەجێکردنی پرۆژەکان وە گرنگجی پرۆژە بۆ ئەو گوندانە چۆن ئەو دابشکاریەمان کردیە یعنی ئەوە نیە ئێمە بەس بێن تەرکیز بکەین لەسەر سنتەری شار یان سەر سنتەری ناحیەکان یان تەرکیز بکەن سەر یەک سێکتەر هەوڵماندایە ئەو دابشکاریە بکرێتن و هەماهنگێکی تەواوی شە بووە لە نێوان پارێزگای بودجێ پەرەپەیدانی پارێزگایەکان و
وەبەرهێنانیشی وەزارەتەکان بۆ ئەوەی بتوانین هەماهەنگیەکە بیتن نەک 5-6 پرۆژە لە شوێنێک جێبەجێ بکرێت و شوێنێکیش بێبەش بێتن لە پرۆژە هەوڵمان داوە ئەم هەماهەنگی هەبیتن بەنسبەت پرسیاری دوم هەڵی کار ئەوەی ئێستا باوا بێنن بۆ نمونە ئیدارەی سەربەخۆی سۆران یعنی ئەگەر باسی گرێبەستەکان بکەین گرێبەستی نوێ بکەین ئەمە چارەسەری هەڵی کار ناکاتن لە ئیدارەی سۆران و خەڵکیش ئەگەر 100 کەس 200 کەس 300 کەسیش وەکو گرێبەست دابمەزرێتن ئەمە چارەسەری کێشەی بێکاری ناکاتن بۆیە ئێمە بەرنامەمانەوەیە هەڵی کار دروست بکەین بۆ ئەوەی گەنج بتوانێتن کاری تێدا بکاتن ئەوەش بە ڕاشێشانی وەبەرهێنەران دەبیتن بۆ ئەو ناوچەیە بەکردنەوەی پرۆژەی گەورەی گەشتیاری دەبیتن بەکردنەوەی پرۆژەی بازرگانی دەبیتن ئێستاکە لە بەردەستمانداوە ئیش لەسەر دەکەین ئەوە وەکو باسم کردم ئەو ساڵا ئەو چەند مانگە یعنی هەر ئەوەندە پێڕاگەیشتین هەوڵ بدرێتن پرۆژەکان لە کاتی خۆی جێبەجێ بگرێتن و ئەو کێشانەی کە ڕۆژانە دێتە پێشمان چارەسەر بکرێتن چونکە لەبیرتان نەچیتن ئەمە ئەو بەڕێوەبەرەتە گشتیانە هەتا ئێستا دەست بەکار نەبووین ئەمڕۆ کە دوای نیوەڕۆسیە بەڕێوەبەراتێکی گشتی بەڕێوەبەرەکانیان دەست بەکار دەبن ئەوانی کە دەست بەکارش بووینە هێشتان خەرجی دروستکردنی ئەو بەڕێوەبەراتیانە بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە ئەو بەڕێوەبەراتیانە تەواو دەبن و بەڕێوەبەرە گشتەکان دەکەونە سەرکار لە ساڵی ئایندا هەموو ئەو بەرنامانێک کە ئێمە دامانەوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر باشتر نەتایجەکان و ئەنجامەکانی بەدیار دەکەوێتن بەڵام ئەوەی ئێستا کە هەبووە ئێمە وەکو ئیدارە تقریبا ئیشی هەموو ئەو بەڕێوەبەراتیانەشمان کردو ئەو تیمێکە لەناو ئیدارەدا بووە بەڵام لە ساڵی دابێتن بۆ بەرهێنان و پرۆژەکانی گەشتیاری و پرۆژەکانی بازرگانی کە ئێستا بەرنامەمان لوداناوە لەوە دڵنیابن ناڵێم چەند مانگی یەکەم بەڵام لە کۆتایی ساڵی 2023 ئینشاڵڵا ئەنجامەکانی بەڕوونی بەدیار دەکەون بەشێک لە گەڕەکەکان یاخود ئێمە دەبینین خۆشت شایدی ئەوە دەیکە ڕەنگە گەڕەکە لە سۆران تەجاوز بێت با شێوازێک لە شێوازەکان دروست کراوە ئێوە بۆ ئەو گەڕەکانە چی دەکەن بەشێک لە گەڕەکەکان داوای خزمەتگوزاری دەکەن کەچی لە شارەوانی بە تەجاوز حیسابن هیچ پەیامێک هەیە بۆ ئەو خەڵکان یاخود ئەو گەڕەکانێکە یان ئەو خانوانێکە بە شێوازێک لە شێوازەکان ڕابردوو بە شێوازێک بێ دروست کراوە پرسیاری دووەم کار کەڵدۆری بابەتێک هەیە کە بەڕاستی ڕۆژانە لە ذهنی بەتایبەت گەنجان دەوروژێنرێ باسی یاریگای نێوبازاڕی سۆرانە کە دەکرێت یعنی پرۆژەیەکی استراتیژی گەورەی تێدا جێبەجێ بکرێت ئایا هیچ هەنگاوێک کراوە چکە باز دەکرێت کە بە شەخسی کراوە شوێنە ئایا ئەوەکو یاری سەربەخۆ بەداگاچووتان کردووە دەرەنجامێک هەیە ئەو شوێنە چی بەسەر دێوە یعنی پرۆژەیەکی استراتیژی گەورەی تێدا ئەنجام دەدرێت بەڵێ بەنسبەت پرسیاری یەکەمت کە باسی زێدەڕەویت کرد ئەوە ڕەئی منە و ڕەئی کابینەی حکوومەتی هەرێمی شارەوایە هەر خانوویەک کە خێزان لەناو ژیە کە منداڵی لەناو ژیە حکوومەت بەرپرسیارە لەوەی کە خزمەتگوزاری بۆ بە چونکە ئەو منداڵێکە لەناو ئەو خانە دۆژیتن ئەو نازانی زێدەڕەوی چییە دەبینێتەوە سەر ئەوەی کە چۆن ڕێکی بێخینەوە چونکە ئەو شوێنانێک کە بە زێدەڕەوی گەورە بووینە هەم جادە و شەقامەکانیان زۆر جاران کێشە و گرفتە چێک زار زۆریش بۆ ئێمە دروست دەکاتن بۆ ئێمە دەمانەوێت یەکێک لە کارە هەرێک گرنگەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەی لە داهاتوودا ئەم شارانە بە شێوەیەکی هەندسی و ئەندازایی گەورە ببن نەک بە شێوەیەکی زێدەڕەوی چەندان کۆڵانمان ئێستا ئەم ساڵە ئەو گەڕەکانی کە قیرتاومان کردینە کۆنکریتیشمان کردینە هەمووی زۆریشی زێدەڕەوی بووە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان کێشەیەکی زار زۆرمان بوو دروست بۆ سیمایەکی ناشرینیش دەداتە ئەو شارەی بۆیە زۆر جاران لەوانەیە لە کاتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە خەڵکانێک خۆیان لەو گەڕەکانە ببنە بەربەست لەوەی کە ئەتوو بتوانی شەقامێکی جوانیان بۆ بێ و هاتیتە پێش هەوڵ دەدێ بگەڕێت ئەمن چەندین جار وا بووە خۆم شخصی کاتێکی زۆرم بە فرۆچۆلەوەی کە مناقەشە لەگەر هاوڵاتێک بکەم مەترێک سیازەکەی بگەڕێنەوە پشتەوە بۆ ئەوی شەقامێکی جوانیان بۆ بکەین لێرانەوە ئەمە حەز دەکەن ئەو هاوڵاتیانە ئەو هاوکارمان بن لەگەڵ بەڵام بەنسبەت ئەوەی ئایا ئێمە پرۆژەی خزمەتگوزاری بۆ نەبن لەبەر ئەوەی زێدەڕەویە من لەگەڵەوە نەبوویمانی دائیمان هەوڵمانداوە بە پێی تواناگەر دەستکاریش کرابێت لە داهاتوو بەڵام نابێتن ئەمە ئەوانە پشتگوێ بخرێن دەبێت چارەسەری گونجاویان بۆ بدۆزینەوە بەنسبەت ئەوەی یاریگای نێوبازار
بە شخصی نەکراوەوە ئێمە پرۆژەیەکی زۆر جوانمان لێوەندران دیزاین کردووە خەریکی هەندێک گۆرانکارینە میکانیزمەکەی چۆن جێبەجێ دەکەن ئێمە وەکو حکوومەت و شارەوانی خۆمان جێبەجێ دەکەین و بەرهێنەرێک جێبەجێ دەکا کە خۆم یەک لەوانەمە ڕائیمە ئێمە بە خۆمان ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین بەڵام یەک کێشەکمان هەیە لە ناو سەنتەری سۆران سەوزایی وەکو پێویستمان نییە لە ناو سەنتەری سۆران و شوێنی ڕاگررتنی سیارەمان نییە و تەرمیناڵک و مۆڵێکشمان لە ناو سەنتەری سۆران ئەو چەند کێشانە هەوڵ بدرێتن چارەسەر بکرێتن لە ناو سەنتەری سۆران چونکە تەنیا ئێمە بەدەستەوە ماوە و سیمای وەرزشیشی هەر پێ ببینێتن قاعاتی داخراو بۆ وەرزشەکانی دیکە شەرتین چکە ناتوانین بۆ وەک پێشتر بۆ تۆ پێ بەکاربێنین لە مقابل ئێمە دەتوانین ئەوەی دێر زیان زیاتر گرنگی پێ بدەین و بەرفراوانی بکەین بەڵام ئەوە دەیکێنە شوێنێک ئەو مەشاکلانە و کە تازە باسم کرد ئەوانەمە بۆ چارەسەر بکاتەوە بێتە سیمایەکی جوانی ناو سەنتەری سۆرانیش ناسمە ناو بەردەکارەکە بەڵام ئەو بەرنامە بە بەرزتی دەدات بەڵام دەستوری دارە سۆران نابێت کە گرنگێکی ئەتۆی پێ بدرێت بۆ پێیکە سنوورێکی فراوان هێزەویەکی زۆری هەیە خەڵکێکی زۆر سەرقاڵی کشت و کارکردن بەڵام زوتیاران دەڵێن هەم لە داچاندنێک حکوومەت هاوکارمان نییە ئیدارە هاوکارمان نییە و هەم لە ساختکردنەوەی بەرهەمەکان ئێوە چی دەکەن بۆ هەمکردن بەڵێ طبعاً ئەوەی تازە کە ئیشارەتم پێدا کە باسی گوندەکانم کرد ئەو گرنگی کە ئێمە بە گوندەکانمان داوە یەکێک لە هۆکارەکانی ئەوە بۆ کە ئەو لەو گوندانە کشت و کاڵ دەکرێتن چونکە توکە شەرت نی لە دار بۆ زووتیار دابین بکە یان سەمادیان بۆ دابین بکەن تۆ مەسەرەن بۆ نمونە ڕێگاوبانیان بۆ دابین کە ئاوەڕۆیان بۆ چارەسەر بکە ئەو کێشانە هەوڵی ئاسانکاری بدەیت بۆ نمونە ئەمە زۆر جاران قوتابی تەڵە خوێندکارەکانی گوندەکان خەڵک دەبینی یەک خێزان لەبەرەوەی قوتابیەکان خوێندکارێک دێتن لێرانە لە گوندەکەی مەراحلەکانی وی تێدا نیە هەموو خێزانەکەی لەگەری دێنە ناو شاری ئەمە بەرنامەکماندانە بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی هەموو خێزان بە دوو خوێندکارەکان دابێتن لێرەکانە ژیانی لەو تەمین بکەین وای لێ بکەینە کە ئەو خوێندکارانە قوتابیە خوێندەکەی تەواو کرد ئەو بگەڕێتەوە بە زانیارێکی نوێ بە زانستەکی نوێ بگەڕێتەوە لە گوندەکەی خزمەت بکە ئەوجا قوتابخانەیە ئەوجا کشت و کاڵیە ئەوجا مهەندیسە دکتۆرە هەر شتێکە ئەوە لە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە زۆر بەڕوونی بۆ ئێمە باس کراوە کە ئێمە کار لەسەر ئەو بابەتە بکەین ئەوەی کە تا ئێستا کراوە لە سیاستەکانی ڕژێم هەوڵدرا کە ئەم گوندانە ئاوەدان نەکرێنەوە ئێمە دەبێت بە هەمان شێوە زۆر بەرنامەمان هەبێتن بۆ ئەوەی ئەو گوندانە ئاوەدان بکەینەوە بابەتی کشت و کاڵی ئێمە زۆر جار کەش باسمان کردووە دەبێت لە ڕێگات کلاسیکی و تەقلیدەکە بچینە دەرێ یەکێک لە چێژێک باڵێن ئەرچی ئێمە وەکو حکوومەت ساختکردنەوەی بەرهەمەکانی کشت و کاڵی زۆر جاران دەبینی زووتیار باشماندی بوونێکی زۆر ناتوانێت وەکو پێویست بەرهەمەکانی ساخت بکاتەوە کە دیسانەوە خودی سەرۆکی حکوومەت لەو بابەتە زۆر گرنگی بۆ بابەتەدات و زۆر پەرۆشیشە بۆی کەمە بتوان ئێمە لێرانەوە بەکردنەوەی بازارێک و بەکردنەوەی دەواازەکانیش هەوڵ بدرێتن ساختکردنەوەی بەرهەمەکانی کشت و کاڵی دەڕێگایەکی تەندروستەوە بێت و دووتیار تێدا زەرمەند نەبێتن بابەتەکەی دیکە ئەوەیە کە ئێمە گەنجانمان ڕابینین کە لە گوندەکان چۆن بە شێوەیەکی ئەکادمی و بە شێوەیەکی پرۆژە بتوان پرۆژەکانیان جێبەجێ بکەن ئەوەش بە من هەفتێک پێشێستا کۆبوونەوە لەگەڵ چەندین لە خراو کردووە بۆ ئەوەی مەسەرەن بۆ شوێن بۆ نمونە لە گوندێک لەوانەیە ئەو گوندە بۆ بابەتێکی کشت و کاڵی زۆر باش بێتن بەڵام زانیاریان نەبێتن نەزان ئەوانە کشت و کاڵێکی تەقلیدی لێ دەکەن ئەمە لەو ناوچەی هەندێک بەروبوومان هەیە دەتوانم بڵێن براندن خیار تۆماتەی ناوچەی برادۆستە ناوچەی باڵەکاتیە ینی